شەڕەکان هەموو کۆمەڵکوژیەکان هەڵبەتە ئێمە ئەزانین کە ژن چۆن بڵێ یەکەم با بڵێن ئەو کەسەیە کە زیاتر ڕوبەڕووی توندوتیژی ئەبێتەوە زەرمەندی یەکەم کە تایە ژنە بتەوێت نەتەوێ چونکە ئەو هێزە دەسەڵاتداریانە یاخود ئەو سیستەمە ینی سیستەمە سەرمایەداری کە بوونی هەیە هەڵبەتە هەموو سیاسەتەکانیان دژ بە ژنە ژن وەکو کاڵایەک بەکارهێنن ژن وەکو مرۆڤێک سەیری ناکەن بۆیە تەنانەت لە ڕووی کە هێرشەکان کە ئەکرێتە سەر ژن بۆ ئەوەی کە کۆمەلگایەک داگیر بکەن بۆ ئەوەی کۆمەلگایەک بندەست بخەن هەڵبەتە سەرەتا ژنەکان بندەست دەخەن یاخود ژنەکان بە کۆیلە ئەگرن یاخود ژنەکان فشار ئەخەنە سەر ژنەکان تەجاوز ئەکەنە سەر ژنەکان بتەوێنێتەوێ ئێستاکە لە شەڕی غەزە و ئیسرائیل ئەو شەڕێکی هەیە با بڵێن سەرەتایەکە بۆ دروستبوونی شەڕی جیهانی سیهەم کە ئێستاکە ئەبینین ناوەڕاستەکەی مەڵبەندەکەی تەنانەت هەموو ئەو ونانە بە دەوری کوردستانیشە ئەسۆڕێتەوە چونکە هێرشەکان سیرەکەی دیسانە ناو کوردستانە هێرشەکان بەسەر کوردستانە ینی ململانەکانی خۆیان ئەهێننە ناو کوردستانیش جارێکی تر بەڵام بۆ دائما ژن زەرمەندی یەکەمە بۆ هەموو هێرشەکان لەسەر ژنە چونکە کۆیلەکردنی کۆمەلگای بە کۆیلەکردنی ژنەکە دەست پێ ئەکا بۆیە هێرشەکانیان لەسەر ئەوەیە بۆی ژنەکە دەستەمۆ بکەن ژن بە شێوازێک لە ژێوازەکان جگە لە دەستەمۆکردن هێرش بکەنە سەری ئەلبەتە بینیمان ئێمە لە شەڕی داعشە سەرەتا هێرشی ژنانی ئێزیدی کرا و ژنان بە سەبایە کرا ئەبینین کە لە ئەمفالەکانە دیسانەوە هێرشی ژنان کرا و کۆمەڵکوژیەکان بەرامبەر بە ژن کرا جارێکی تر تەجاوزکردنە سەر ژن و دەستەمۆکردنی ژن جارێکی تر لە ئەمفالەکان شەدیسانەوە ڕوویدا بۆ چونکە بۆ ئەوەی کە چۆن بڵێ ژن ناموسی تۆیە ژن ناموسی کووردە نازانن کە ژن ئیرادەیەکی جیاوازی هەیە ژن بە شێوازێکی تر ئەتوانێت خۆی ڕێخستم بکە ئێمە ئەوەی بینیمان لە شەنگال ئەوەی بینیمان لە شەنگال دوای ئەوە ژن بە هێزێکی تر بە توانایەکی تر هاتە ئاراوە کە توانی خۆی ڕێک بخات کە توانی دژ بە گەورەترین تیرۆریستی جیهانی بوەسێتەوە کە نیوەی عێراق و سووریاشی داگیر کردبوو بەڵام لەگەڵ ئەوەیە کە زانیمان ژنانی کورد بوو توانیان ڕوبەڕووی ئەو تیرۆریستە ببنەوە بۆیە هاتنە لای یەکتری و پاراستنی خۆیان ئەمە گرنگە لێرە جا کە لە شەڕی غەزە و ئیسرائیلشە کە ئێستاکە هەیە چی کە حەماس هێرشی کردە سەر ئیسرائیل سەرەتا بینیمان کە ژنانیان چۆن بە چی شێوازێک هەم ئەتک کرد و هەم تەجاوزیان کردە سەری ئێستاکەش کە ئیسرائیل هێرشە کاتە سەر غەزە کە ئەوەی زیاتر شەی دەکرێت و ئەکوژرێت ژنان و منداڵانن کە ئەکوژرێن بۆیە هەردوو لا یاخود شەڕی جیهانی سێم یا هەموو شەڕەکان بەکارهێنانی ژن لە شەڕەکانە بۆ ئەوەی کۆمەلگاکە دەستەمۆ بکەن یاخود زوو داگیری بکەن ئەمە هۆکارێکەیەتی بۆیە ژن ئەبێ بێتە لایەکتری چۆن بتوانێت پاراستنی خۆی بکە باشترین سیستەم ئێستا شەنگال با بڵێن تەنانەت حرەکەتی ئازادی تەنانەت ڕۆژئاوای کوردستان کە ئێستاکە ژن توانیوێتی پێگەیەکی جیاوازی هەبێ هەم لە ڕووی خۆپاراستنەوە هەم لە ڕووی بڕیاردانەوە هەم لە ڕووی ئیدارەدانەوە هەم لە ڕووی سیاسەتکردنە تەنانەت لە سیاسەتی نێودەوڵەتیشا بەشدارە تەنانەت لە هاوپەیمانیەتەکان ئەکرێت ژنبوونی هەیە بۆیە ئێستاکە تۆ سەیری هەموو ئەو هاوپەیمانیانە سەیری هەموو ئەو پرۆسە ئاشتیانەی کە لە وڵاتانی جیهانە ئەنجامەدرێت یاخود هاوپەیمانیەکان ئەنجامەدرێت یاخود پرۆسەی ئاشتیەکان ئەنجامدرێت ژنبوونیان نیە بەڵام ئەوەی کە گەلی کورد ئەنجامی داوە ژن لە هەموو ئەم بوارانەدا بوونیان هەیە بۆیە ئەبێ ژنانی غەزە ئیسرائیل ژنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو جیهان بێنە لایەکتری بە ئیرادەیەکی ژنانە تەنانەت خۆپاراستن لە شەڕەکان خۆپاراستن لە دەست درێژیەکان خۆپاراستن لەوەی کە بتوانن جارێکی تر دژمن نەتوانێت ئیرادەی ئەو ژنانە بشکێنێ بۆی بتوانن ئیرادێکی جیاواز و بەهێز بێنە ناو کایەی سیاسی ئابووری بەڕێوەبردن تەنانەت کایەی خۆپاراستنیش ئەوە گرنگێکی زۆری هەیە.